ڕاهێنەری هەڵبژاردننی تازەڤێگەشتوانی عێراق لە شاری سلێمانیە و یانەی پێشمەرگە میوانداری کردو بۆ مەبەستی هەڵسەنگاندن و دیاریکردنی یاریزانانی ئاسی تازە پێگەشتوان بۆ ڕێزی هەڵبژاردننی عێراق یانەی وەرزشی پێشمەرگە بانگێشتی هەرێک لە ڕاهێنەران ئەحمەد کاظم و کە ڕاهێنەری یەکەمی هەڵبژاردننی تازە پێگەشتوانی عێراق و ساڵح لەتفە ڕاهێنەری گۆڵپارێزانی هەڵبژاردەکەی کردو ئەمە و سەبارەت بە بانگێشکردنی دەستەی ڕاهێنەرانی هەڵبژاردەکە وسام محەممەد بازک سەرپەرشتیاری گشتی تیمەکانی تۆپی یانەی وەرزشی پێشمەرگە دەڵێت بەهۆی بەهێزی پەیوەندیەکانی یانەی پێشمەرگە بە ڕاهێنەری هەڵبژاردەکانی ئاستە تەمەنیەکانی عێراق بۆ ماوەی 2 ساڵە دەست پێشخەرین بۆ بانگێشکردن و میوانداری دەستەی ڕاهێنەرانی هەڵبژاردننی تازەڤێگەشتوانی عێراق لە یاری تۆپی پێدا. وسام دەڵێ لەم وەرزە تاقیکردنەوەکان جیاواز دەبن و لە ماوەی 3 ڕۆژدا چەندین فێرگە و قوتابخانەی شاری سلێمانی و دەوروبەری لە تاقیکردنەوەکان بەشدار دەبن تا باشترین یاریزانیان دیاری بکرێن و بگەنە ڕێزی هەڵبژاردننی عێراق کە تایبەتە بە تەمەنەکانی 2008 ناوبرا و ئاماژەی بۆ کرد کە لە یەکەم ڕۆژی تاقیکردنەوە یاریزانانی 6 فێرگە بەشداری دەکەن و لە ڕۆژی دووەمیشدا بە هەمان شێوە 6 فێرگەی دیکە بەشدارە. سەبارەت بە بەشداری فێرگەی تۆپی یانی پێشمەرگە سەرپەرشتیاری گشتی تیمەکانی یانەکە دەڵێ بۆی ئازبەرزی و فراوانی فێرگەکەیان کە چەندین یاریزانی بە تواننا و ئاست لە نێوانیاندا بەدی دەکرێت هەر بۆیە بە دوو تیم بەشداری تاقیکردنەوەکان دەکەن تا هیچ یاریزانێک بێبەش نەبێت و بەشداری بکەن. جێی باسە تاقیکردنەوەکان لەسەر یاریگەی تایبەت بەیانی پێشمەرگە بەڕێوە دەستن و دەستەی ڕاهێنەرانی هەڵبژاردننی عێراق بە وردی چاودێری ئاسیاریزانان دەکەن. فێرگە بەشدارەکانی تاقیکردنەوە کەش بریتین لە شەید ئاوات و عربەت و هەڵەبجە و چەمچەماڵ و پێشمەرگە تیمی یەکەم و ئاشتی لاوانی ئازادی و پێشمەرگە تیمی دووەم و دەربەندیخان و پیرەمەگرون و ئاری و ئایندەی ڕاپەڕین. بەشێک لە فێرگەکان ئەمڕۆ چونەتە ئەو تاقیکردنەوە و ڕاهێنەرەکە بینیونی و بەشێکی دیکەش ڕۆژانی داهاتوو ئەو تاقیکردنەوەی ئەنجامەدەن.